Запад решил поставлять вооружение. ڕۆژاوا بڕیاری داوە چەکێک بداتەوە ئۆکرانیا نەک تەنها دەگاتە سنوورەکانمان بەڵکو دەتوانێت قوڵایی خاکی رووسای فێدراڵیش بکاتە ئامانج. ئەگەر پشتان بەو بەڵێنە بەستووە کە سەرۆکی ئۆکرانیا بە ئێوەی دا و دەڵێ خاکی رووسیا ناکاتە ئامانج، ئەوە سیاسیەکان و بەرپرسانی ئۆکرانی بە ئەمریکیەکان پێدەکەنن کاتێک پێیان وایە زێلێنسکی بەڵێنی داوە رووسیا لە ڕێگەی ئەو موشەکانەوە نەکاتە ئامانج. جارێکی دیکە جەختەوە دەکەمەوە هەتاوەکو سیستمی موشکی دوورمەودەی زیاتر بە ئۆکرانیا بدرێت، ئێمە زیاتر گوشار دەخینە سەر نازیەکان لەو ناوچانەی هەڕەشە لە رووسیای فێدراڵ دەکرێت. سەبارەت بە دەستپێکردنەوەی هەناردەی دانەوێڵە لە ئۆکرانیاوە تاکە چارەسەر ئەوەیە گوشار لە زێلێنسکی بکرێت ئەو مینانەی لە دەریای ڕەش چاندونی هەڵیان گرێتەوە. ئۆکرانیا ئامادە نییە دانووسان بکات. ئەگەر دانووسان ڕەت بکاتەوە ئەوە دەگەیەنێت دەیەوێت خواستی ئەنگلۆساکسن و سەرکردایەتی ڕۆژئاوا جێبەجێ بکات. Прекрасно знает, что для этого нужно сделать всего одну вещь.